داکەم پێویستی بە بەردی زەردایی بوو ئەمنیش خواعافیکا گوتمە دکتۆر کاوەبرام کورە بەخوای لە خستخانە حکومی زۆر مادی دەکرێتن بڕۆ ئەمن ئێستا 3 ملیۆن دینارم هەیە دەمویست تەویی بە 4 ساری خانێکی خۆم دروست کرد چارێک بەس ئارزەکەم کڕی سارێک هەیکەلم کرد ئەوە 3 ملیۆنمە بگوتمە پارەم هەیە بڕۆ باداکەمەوە عملیاتی بکە باداکەم ئەزیەتی نەخوا ئەدیکە لە 3 ملیۆنەکەم لێ دەرینا لە بۆ من دەستپێکردنی ئیشەکەی زەحمەت بوو ئەو تەلەفۆنی کرد گوتی دکتۆر لێریت پارەت ناوێ بە خۆی تەلەفۆنی کردن ئەو شخصی کە ئەو وەرەقەمدا بێ ئەمنیش لە ڕوو نادرم پارەم دەوێتن گوتم نا دەست خۆش بی دوای هەفتەیەک کە تەلەفۆنی کردەوە گوتی ئەمن حەزم لێ چاکەش لەگەڵ تو بکەم ئەمە هەندێک پارەم هیچ هیچیشم پێ نییە ئەتو ناتەوێ بدەمێ گوتم چەند گوتی ئەم چل وەرەقەم لە مارێدانە هیچیشم پێ نییە تم لۆ چەندی کورد گوتی هەرمەمدەوە لە بۆ 10 ساری کورە حەزم لێ خزمەتی تو بکەم گوتم وڵا ئاخر نابی دەبی موعدی دابنی گوت کاکە 10 ساری دادەنی گوتم باش نانە زووتر دەدەمەوە وڵا ئیدی شەکەی خۆشم کرد و داچمان عملیات کرد الحەمدولله دوای پاش ساڵە پارەکەم لێ دەنووستی بیدەمەوە ولا زاوایەکەم گوتی پارەم دەدێ بە قەرز گوتم وڵی پارەم یەکەچ قەرزارم بە سێشتانەکە بە تەما ببیدەمەوە پێی دەرم بزانم ئیش پێیە گوتم ئیش بۆ پارەیە گوتی نانێشتە موعدمان زۆری مایە 6 مانجی دامە ولا زاوایەکەم ئەویش خانی کردی ئیستیفادەی لێ کرد یعنی جارێ ئەتو یەک ئیشی دەکەی یعنی ئەو هەموو محەبەتی خەڵکی چییە کە لە بۆ منیانەیە يعني ئەمن نمونەی دێنمەوە تاوەکو خەڵک تێ بگاتن لێ کە دائما ڕوحی تەحاوند يعني یارمەتیدانتان نەبی لە جادەی دەڕۆی کابرایەکی اختیار عارەبانەی پار دەدا ببینی گەنجێک بێتن دەستێکی لەگەر پێوە بنێ لەگەر ئەو عارەبانەیە ئەتوو بەزاوە تەماشای بکەی ئەتوو لە خۆتەوە گەنجت خۆش دەوێ یان نا ئۆتۆماتیکی خۆشت دەوێت ئەمن خەڵکێکی زۆر ئەمنیا خۆش دەوێ بەبێ هیچم لە بۆوان کردبی فەقیرێک دێتەکنە من ئێستا من ئەو ڕۆکە پێشێ بێمێرە 4 عملیاتم کرد دوو بەردی زەردا بوو لەگەر ناسوورەکی لەگەر فتقەچی یعنی ئەمن فتقەکە هەر درەمە وەرنەگرت هەر درهام هیچم وەرنەگرت لۆ چونکە کەسێکە فەقیر بوو ماری لە دارەتووی بوو هاتیۆکە پێویستی بە ئیشکردنە چێ بوو 2 ساعاتە یارمەتی بدەم خۆ دەتوانم پارەی لێ بستێنم بەڵام ئەو هاتیە هانەی زۆر دەبینن ئەمە ڕۆژانە خێرە دەکەن الحەمدولله یعنی دەبینی کێکێک دەبینی کابرا لە هەڵەبجەیە لە سولێمانیە يعني يكسر أمني خوش دوي يعني جارة بوام أملا على بدي سوم زقوتي شنيج بكم دوي جمع كردو أوانا نمزاني لدري كوم الخلق انتظاري ده كردم حزن لي هيت ساكش مقرأ نكرديا لو شو كديتي جان ساكم لقريه كش كرديا ومحبة الدروس كه تشجيع خوشني الروبا بس دكتور مجربة يعني تشجيع خلشي ده كم يارمتي خلشي بدن يارمتي میهرەبانی دڵسۆزی و لێزانی